هەندەرانی هەڵبژاردەی مەغریب سەر ڕایشکستیان بە فەڕەنسا بەڵام شانەزی بە تیپەکان دەکەن و یاخوازن بتوانن پلەی سێمی مۆندیال بەدەست بێنن. والله العظيم الحمد لله يعني سپاس بخوا بۆ پاڵپشتەی هەندەرانی عەرەبی و مەغریبی چاوەڕێ دەکەین پشتیوان بەخوا لە یاریداهات و سەرکەوتوو بین. نتمنى التوفيق ان شاء الله في قادم المباريات ان شاء الله. ان شاء الله نكون في المركز. پشتیوان بەخوا مەغریب پاش ئەم شکستە پلەی سێم بەدەست دێنێت. سپاسی هەموو عەرب دەکەین بۆ پاڵپشتیە لە دوور و لە نزیک. نشكر كل العرب اللي ساندونا يعني وكل واحد من قريب ولا بعيد. يعني شوف المباراة حق اليوم يعني بحد ذاته إنجاز. یاریەکەی ئەمڕۆم بینی وەک دەستکەوت وابوو. بەڕاستی هەموو فەڕەنسا گەڕابوونەوە هێڵی بەرگری و بەرگریان دەکرد. مباپێ و دێمبێلی بەرگریان دەکرد لە تایمی دووەم. لە بەختی خۆیان ستونی گۆڵەکە و گۆڵچیەکەیان وای کرد بە ئەنجامی دوو بە هیچ براوە ببنەوە. مەغریب لە سەرەتای یاریەکەوە بەهۆی پێکانەوە سایسی بەرگریکاری لەدەستدا. ئینشاءڵڵا لە یاری داهاتوو براوە دەبین و پلەی سێم بەدەست دەهێنین. أثر شوية على الدفاع وكل من اللعيبة عندنا مصابين والحمد لله يعني هذا بحد ذاته إنجاز كيف قلت لك، وإن شاء الله مباراة ترتيب حقنا إن شاء الله بنكون ثالثين عبر العالم إن شاء الله. مرفوع الشعب المغربي گەلی مەغریبی سەری بەرزەم دەستکەوتیان پیرۆز بێت. من وەک جەزائیریەک دەتوانم بڵێم ئەوان سەری مەغریبیەکان و وڵاتانی عەرەبی و ئەفریقی و ئیسلامیەکانیان بەرز کردەوە. مەغریب وەک تیپێکی ئەفریقی بەرامبەر تیپێک شکستێنە کە زۆرینەی یاریزانەکانی ئەفریقین ئەویش فەڕەنسایە. ئینشاڵڵا لە جامینەتەکانی ئەفریقا و جامی جیهانی 2026 ئاستێکی بەرزتر نیشان دەدەن. مبروك عليهم هذا الاداء الرائع والباهر، وان شاء الله يتعوض في كاس افريقيا الجايه ان شاء الله، وما زال كاس العالم 2026 ان شاء الله يحققوا نتيجه افضل من هذه. ئەوە یاریەکی نایابوو زۆر جوان بوو. مەغریب یاریەکی زۆر باشی کرد. بەڵام دەمانویست بچینە یاری کۆتایی و ئێستاش لە یاری کۆتایین. بەڵام مەغریب تیپێکی زۆر باشە. پاڵەوانێتێکی گەورەست. سپاس بۆ مەغریب بۆ ئەوەی لەم پاڵەوانێتەدا دەیکات. تەنها یەک یاری ماوە ئەویش کۆتایی. یاری کۆتایی تەنها یاری نییە، هەموو شتێکە. من ئەمڕۆ دڵخۆشم. ئەرژەنتین و فەڕەنسا یاریەکی نایابە.